چاک بزانن ئەی مەسئول و دەسەڵاتدارەکان مانەوەی ئێوە و دەسەڵات و عزەتی ئێوە لەوەدایە کە لەگەڵ ئیسلام بن. سوێن بەخوا پشت لە ئیسلام کەن، خوای گەورە پشتان دەشتێنێ. مەڵێ من فڵانم کوڕە تۆ هیچ نیت، والله هیچ نی، بالله هیچ نیت. چیت؟ ئەو هەموو دەسەڵاتدارەی پێش تۆ کوان کێیان ما تۆش نامێنیت، بەڵام کە نەمایت با خەڵک بڵێ ڕەحمەتی لێبێ، با خەڵک نەڵێ گۆڕ بە گۆڕ چێوبەر لەعنەتی خواکەوێ، سەرشۆڕی دنیا و قیامەتت بۆ دەمێنێتەوە. تا دەسەڵاتێکت لەبەردەستە هەوڵدە ئەو میلەتە بحەسێنیتەوە لەژێر عەدلی ئیسلام، لەژێر ڕەحمەتی ئیسلام، لەژێر ئەو ئازادەی کە خوا بە هەموو تاکێکی داوە، نەک لە ترسی کۆمەڵی منافق و کۆمەڵی علمانی و کۆمەڵی دژە دین کە دۆڕاون لە ژیانیاندا. ئێستا بێن مەسئولەکانیش دژایەتی دین بکەن و بە هەوای نەفسی ئەوان بکەن. و ئەو کەسە مەسئولێکی سەرکەوتووە کە واللهی نەحساب بۆ شەرق و نەبۆ غەرب دەکا کاتێک داوایەکی لێ بکەن پێچەوانەی شەرعی خوا بێ. چونکە خوای گەورە لە سەروی ئەمریکایە، خوای گەورە لە سەروی رووسیایە، لە سەروی سینە، لە سەروی نازانم کوێیە. ئەگەر ئێوە لەگەڵ خوا بن خوای گەورە لەگەڵتان دەبێ، لەگەڵ خوا نەبن ڕوڕەشی دنیا و قیامەت دەبن.